سەبارەت بە ئامادەکاریەکانی هەڵبژاردنەکانی عێراق خۆتان ئاگادارن ئێمە ئەمڕۆ هەموو سەرجەمەوە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو هەموو بەڕێوەبەرە گشتەکانی هەموو پارێزگاکانی عێراق لێرەن بە ئەوانەی هەرێمی کوردستانیشەوە لە کاتێکدا کە هەڵبژاردن لە چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان ئەنجام نادرێت. ئامادەکاریەکان بۆ ئەو بوو لە نزیکەوە ئێمە گوێ لە بەڕێوەبەرە گشتیەکان بگرین، بەڕێوەبەری مەکتەبەکان بگرین، کێشە و گیر و گرفتەکانیان، ئامادەکاریەکان، پێداویستی هەموو ئەوانەی کە پێویستە بۆ دابینکردنی پێداویستەکانی هەڵبژاردن لەوانە وەرەقەی دەنگدان، پێداویستی ڕۆژی دەنگدان، ئامادەکاری چۆنیەتی پاراستنی ناوەندی تۆماری دەنگدەران، چۆنیەتی تۆمارکردن و هێنانی ئەو کارمەندانی بۆ ڕۆژی دەنگدان، هەموو ئەوانەی کە پێویستە بۆ هەڵبژاردن قسەمان لەسەر کردووە. خۆشبەختانە کێشە و گیر و گرفتەکان ئەوانی کە پێویستە دیاری کراوە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەوانە هەمووی چارەسەر ئەکرێت و هەڵبژاردنەکەش لە مانگی چواری 2020 ئەنجامە درێت کە ئیستاکە ئێمە لە پەیوەندی تەلەفۆنی داین لەگەڵ لیژنە یاسایی پەرلەمانی عێراق کە ئەوانیش ئەمڕۆ بابەتی هەموارکردنەوەی یاساکە ئەمڕۆ لە پەرلەمان هەموارەکرێتەوە و لە هەمان کاتیشدا کەرکووکیش لە زمنی ئەو پارێزگایانەی کە هەڵبژاردننی ئەنجەتیا ئەنجامە درێت کە یەکێک مادەیەکی تایبەت مادەی 35 لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ژمارە 12 بۆ 2018 مادەیەکی تایبەت دابین کراوە کە هەڵبژاردن لە پارێزگای کەرکووکیش بە هەمان شێوەی پارێزگاکانی تر، بەڵام هەندێک تایبەتمەندی بۆ کراوە